لەکەیەوە دوکانەکانتان ڕادەستکراوەتەوە شێوازی نوێژەنکردنەوەکەتان پێچوونە؟ وەڵی شێوازی نۆژەنکردنەوەی زۆر جوانە زۆر ڕێکە بەنسبەت گەڕانەوە سە دوکانەکانیشمان تقریباً 50 ڕۆژ گەڕاینەوە هەر ئەو دەورە دەبیتر. ئەو دیزاینی ئێستا بووی کراوە ئەو شێوازی نوێکردنەوەی ئێستا بەراورد بە پێشتر چۆنە پێتان؟ زۆر جوانە زۆر ڕێکە چەندی برێ دەستخۆشیان لێ دەکەم زۆر سوپاسیم و لایەکی دەکەین حکوومەت و سەرۆکی حکوومەت و پارێزگار و دەستەی نۆژەنکردنەوە و شارەوانی و لێر و دەستخۆشیش لە هەموو وەرەگدر و کاسبکارەکان دەکەم کە و ماوەی زۆر چاوەڕێیان کرد زۆر سوپاسیان دەکەم بەنسبەت حکوومەتی سوپاسی حکوومەتیاریان دەکەم قەرەبووی هەندێکی کردەوە قەرەبووی هەندێکمان ڕاوەستا لە بۆی ئێستا ئیمن نۆژەنکردنەوەیە وەستاوە قەرەبووکە ماوەی ساڵێک بێئیش بمجێی خۆبگۆڕی بەڵام ئەوانی سوتان زۆر زەرم حکوومەتیاریان قەرەبوویکردنەوە دەستخۆشی لێ دەکەم زۆر مەمنون زۆر سوپاس. هاتنە سەر خەتی جەنابی سەرۆکی حکوومەت و دەستوبردکردن لەو تیمانەی کە بەرپرس بوون لە نوێژەنکردنەوەی ئێرانەوە بەو کوالەتی کە ئێستا دروستکراوە ڕاتان لێیە؟ زۆرماڕا لێ هاتنە سەر خەتی سەرۆکی حکوومەت دەستخۆشی لێ دەکەین هاتنە بەنسبەت ئەو دەستەی کاجێڕی ئێرە زۆر مەمنون زۆر سوپاسم دەکەین بەنسبەت کوالێتیکەشی زۆر باشە.